سڵاو ئەزیزانی من لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنەبرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان سەبارەت بە کۆلێژەکانی پەروەردەی بنەڕەت لە زانکۆکانی هەرێمی کوردستان لەم ڤیدۆیەدا و بەتایبەت باسی بەشی ماتماتیک بۆ ئەوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنەبرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پارالێل چەندن بۆ ئەوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین وەکو داتا و زانیاری لە بەردەستان بێت ئێوەش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکانمان لەگەڵمان بن و تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بانگێشت بکەن بۆ ئەوەی سود لە کەناڵەکەمان ببینن.